التسبيح جائز ولا پیغمبر خواه صلی الله علیه وسلم فرموویەتی ئەگەر تەسبیحاتتان کرد ذکرتان کرد بە پەنجەکانتان بیکەن فإنهن المستنطقات چونکە ئەم پەنجانە دەستەکانت شایەتی بۆ دەن لە ڕۆژی قیامەت شایەتی بۆ دا بە چاک و بە خراپ كان صلى الله عليه وسلم يعقد التسبيح بيمينه پیغمبر خواه عليه الصلاة والسلام تسبیحاتی کرد بە دەستی ڕاستی ئەوەی چەپەکە ضعیفە بۆیە زۆر جابین مسلمانی وایە بە دەستی چەپی و لەگەڵ ڕاستی ئاهاکە ئەوە مخالفەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە دەستی ڕاستی تەسبیحاتی کردووە ئەوجا چۆن بیکەین ئایا سەر پەنجەکان تەسبیحات بکەین یان ئەمانەش بژمێرین لەگەڵیان سنەتەکان سەر پەنجەیە معلومە بەلەشی تیان ناکەین ئەی بە تەسبیح طبعا تەسبیح زانایان چەند ڕابۆچوونێکیان لەسەرێتی هەندێک ئەڵێن بە هیچ شێوەیەک نابێ بیدعەیە مخالفەی سنەتە چونکە سنەت وایە بە پەنجە بێت ئەمەیە هەندێک ئەڵێن مەکرۆهە هەندێک ئەڵێن بۆ ئەوانەی بە تەمەنن یعنی لە بیریان ناچێتەوە بیژمێرن قەیناکە لەگەڵ ئەوەشایە ئێمە ئەڵێن ئەگەر کەسێک نیەتی ئەوە نییە کەوا کەسێکەیە بە تەسبیح تەسبیحاتەکە نیەتی ئەوەیە کەوا فەزلی زیاترە عەقیدەی وا بۆ دامەزراوە کە فەزلی زیاترە بە تەسبیحات ئەگەر عەقیدە و بیر و باوەڕەکە دوا بێ ئەوە بیدعەیە معلومە خەڵکێکی عەقیدەی وا دامەزراوە بە تەسبیحات بیکە ئەجری زیاترە ئەوە بیدعەیە بەڵام ئەگەر عەقیدە و بیر و باوەڕە دوا نییە لەلای هەندێک لە زانایان جوازیان داوە وئیلا ئەفضەلتر وایە کام بکەین هەر بە پەنجەکان بکەین چونکە لە ڕۆژی قیامەت ئەوانە شایەتی بۆ دەن یومە تەشهەد ئەیدیهم وئەرجولەهم بما كانوا يصنعون يعني بما كانوا يعملون دەست و پەنجەکانت دێنە قسە شایەتی بۆ دان قسەت لای خوای پەروەردگار خوای تەعالا ئەفەرمێ چی لە سوورەتی فوسیلەت ئەفەرمێ ويوم يحشر أعداء الله إلى النار فهم يوزعون حتى إذا ما جاءوها شهد عليهم سمعهم وأبصارهم وجلودهم كستت بما كانوا يعملون وقالوا لجلودهم لما شهدتم علينا قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء خوي تعالى هم يدين يتجاه هم يدين يتجاه شوف خوي تعالى قادر على كل شيء بارك الله فيك